ئێمە لێرەوە ئەمانەوێت سوپاس و پێزانینی زانکۆی هەڵەبجە بگەینینە ئەندامانی بەڕێز بەوەی کە دانراوە بە زانکۆی هەڵەبجەیە ئەمە دەستکەوتێکی ئێجگار گەورەیە بۆ زانکۆی هەڵەبجە و بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە و هەروەها بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش هەڵبەتە دانپیانان بە زانکۆی هەڵەبجەیە کارێکی ئاسان نەبووە کارێک نەبووە لە شەو ڕۆژێکدا بێتە دی ئەمە بە جوهد و بە کاری بەردەوامی ئەندامانی لیژنە و سەرجەم ئەو کەس و لایەنانەی کە لە حکوومەتی عێراقی و لە حکوومەتی هەرێمدا کاریان بۆ ئەم ئەنجامە کردووە.